ئازان لەگەڵتان بەردەوامین تەوەری ستۆدیۆمان هەیە شگەخەینە سەر یەکێک لە ڕووداوە ڕۆشنبیریە هەرە گرنگەکانی کوردستان کە ئەویش فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە کە ئەتکرێت بڵین ئەم فیستیڤاڵە لە 28مین خۆلی خۆیدایەوە دەبێتە پردێک بۆ بەیەگەیاندنی هزری ڕووناکبیران، ڕۆشنبیران، نووسەران، لێکۆڵەران، ئەدیبان لە تەواوی کوردستان و هەروەها لە دەرەوەی کوردستانیش و ئەشتوانین بڵین کە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە تەنیا بۆنەی کە ڕۆشنبیری نیە بەڵکو سمبولێکە بۆ زیندوو هێشتنەوە و بەرزڕاگرتنی زمان، ئەدەب و هەروەها کەلتوری کوردیش باسێک لەم خولەی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆرە ئیبتیسام ئیسماعیل سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ. سڵاو لەبێ دکتۆرە، بەخێر بێت. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی کورسان. سڵاو لە تۆش بێت دکتۆرە. بۆ دەست پێ بکەم وتم دکتۆرە بەڵام تۆ وتت دکتۆر، ئەم جیاوازیە نەماوە باسی لەوە کرد؟ وڵا خۆی جیاوازەکەی زمانەوانەکان جەخت لەسەر ئەوە ئەکەنەوە کە ئێستا مەسلەی تەنیس و تەسکیر یان نێریومەی لە زمانی کوردیا نییە، ینی ئەمە زمانی عەرەبیە کاڵێ دکتۆر و دکتۆرە. هەتا خۆشی PhD-ەکە دکتۆرەیت ینی هی ئەوەی بۆ هەردوو ڕەگەز ئەوترێ، ینی تا لە زمانەکانی تری دنیاشە هەر ئەوترێ دکتۆر، ینی وەکو بڕوانامەکە خۆی دکتۆرە، تەنیس و تەسکیر ناکرێت لە زمانی کوردیشە هەروایە، لەبەرەوە وا پێیان باشە زمانەوانەکانمان کە تەنها بڵێ دکتۆر بۆ هەردوو ڕەگەز. ئەم گفتوگۆیمان کرد بەسمە خۆش و بینەرانیش ئاگاداری گفتوگۆی من و تۆ بن. بینە سەر فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە 28مین خۆلی خۆیدایە و چۆن باسێکی ئەم بەردەوامیدانە، چۆن باسێکی ئەممانەوەی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەکەیت و چۆن باسی جیاوازی دوودەیی ڕابردووەکەیت کە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بەردەوامی هەبووە. بەڵێ هەڵبەتە فێستیڤاڵی گەلاوێژ هەر خۆی خۆی پێداویستێکی کاتی بوو، یان لە کاتێکا دروست بوو کە شەڕی ناوخۆ هەبوو، لە کاتێکا دروست بوو یانیز ئاشتی بەرقەرار بێ، سەکۆیەکی ئازاد هەبێ. ئەم ئازادیە لە هزر و بیری ئەو ڕۆشنبیرانە، ئەو ڕووناکبیرانە و شاعرانە و نووسەرانی سلەیمانی بە تایبەتی بۆ دروست بوو کەمە پێویستیەک هەیە کە سەکۆیەک هەبێ بەرەو ئاشتیمان بەرێ، بەو هزرێکی ئازادمان بەرێ، ئەو چاواشەکاری و ئەو ڕەشبینیەی کە لەو کاتەیە هەبوو نەیهێڵێ. بەڕاستی لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بوون کە خۆشت ئاماژت پێ 28 ساڵ بەردەوامی فێستیڤاڵی گەلاوێژ ئەمە توانایەکێوێ، تاقەیەکێ، ئەم تاقە و توانە بەوتن ئاسانە، ئەم تاقە و توانە و هزرا پێداویستیەکە و زەمینەکەی خۆشکەرەکەی شاری سلەیمانی بۆ پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش تەبعاً لە پشتیوانی هەڤاڵ مام جەلالەیشەوە هەتا ئێستا کە پشتیوانی ئەکرین، ئەمە خۆی لە خۆیان هێزیەکی یاوە بە فستیڤاڵی گەلاوێژ کە بەردەوام بێ بەبێ پچڕان بۆ ئەوەی ئەم سەکۆ ئازادە بەردەوام بێ. ئەوەی کە هێزەی تریش کە هێزی لێوەرەگرین بەڕاستی بەشداربووان خۆیان کە یەنە پێش بڕکێکانەوە، ینی هەموو ساڵێک ساڵ بە ساڵ ئێمە فستیڤاڵەکەمان زیاتر بەشداربووی زیابێ، نەک هەر لە سلەیمانی یاخود لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئێمە بابەتمان بۆیێت لە شێوەزارەکانەوە، لە زمانە جیاوازەکانەوە بابەتمان بۆیێت کە ئەمە بەڕاستی وەکو ئەو کتم ئەو سەکۆیە ئەیبینن کە تاکە فێستیڤاڵە لە ناوچەکەیە، ئەتوانم بڵێم نەک هەر لە هەرێمی کوردستان، نەک هەر لە عێراق، لەسەر ئاستێکی ئیقلیمی فێستیڤاڵێکی ئەدەبی کە تا ئێستا بەو بەردەوامیە ما بێتەوانێ و توانی بێتی احتیوای ئەم هەموو نووسەر و ڕۆشنبیر و ڕۆشنفکرانە بکات بیان هێنێ. ئەمە خۆی لە خۆیان قووەتێکە، وەکوتم ئەم قووەتەش ئەم بەردەوامیەشی هەر تەنها هێز و هینی ئیداری و سەرپەرشتیار و ئەمانەی نیە، بەڵکو داخوازی نووسەران و ئەو زەمینەیە کە سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە کە پێویستی بەوەیە کە فێستیڤاڵێکی ڕۆشنبیری لە ناوشاری سلەیمانیە هەبێت. بەڵێ چێنەوانی کە بەشدارن بۆ ئەم ساڵ بێگومان باسی ناوەکان ناکەین، زۆرن، بەڵام مەبەستم لە ناوچەکانەوە لە چ ناوچەیەکەوە بەشدارە بن لە 28مین خۆلی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ؟ هەڵبەتە ئێمە لە پەیجی گەلاوێژ ئەومان ڕاگەیاند کە ناوەکان دەرچووەکانی شعر و چیرۆک و لێکۆڵینەوە. ئێمە خۆشبەختانە ئەمساڵ بابەتمان زۆر بۆ هاتووە، توانم بڵێم لێرە ئیعلانی کەم کە 141 شعر بەشدار بۆ لە منافەسەیە، 91 چیرۆک، 46
لێکۆڵینەوە ئەمە بابەتێکی زۆرە کە ئەتوانم بڵێم لە 10 ساڵی ڕابردووە کە تۆڵێت جیاوازی لە 10 ساڵی ڕابردووە ئەم ژمارەیە نەهاتۆ بۆ گەلاوێژ بابەت کەواتە ئەم ئەوە مالیەکە هێزمان باتێ بەردەوام بین لەبەرەوەی داخوازی گەنج هەیە داخوازی خەڵک هەیە کە لێرەوە خۆی بینێتەوە دروست بێتەوە وەک لەوەی کە دەیان قەڵەمی تری لە ڕابردووە دروست کردووە گەلاوێژ ئەوەی کە ناوەکان کە دیار بن لە ناوەکان ئەعلان کراوە وەکو میوان مەبەستەیە وەکو ئەمانەی کە بەشدار بووی وانی کە بەشدار من لە فیسیڤالەکەیە بەشداربووی منافەسەکان ئەو بەڕێزانە ئێمە 11 شاعر کە بەشدار بوون کێستا لە پێشبڕکیان بۆ خەڵاتی یەکەم و دووەم و سێمی شاعر لەگەڵ 7 چیرۆک و ببورن 7 توێژینەوە و 6 چیرۆک ئەمانە خۆیان لە کوردستانی گەورەوە بەشدارە لە هەموو بارچەکانەوە بەشداریان تیا کرد بوو بەڵام خۆشبەختانە 7 کەسیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە ناوی تیا لە منافەسەیە و ئەوانی تریش لە ناوچەکانی ترە لە دەتوانم بڵێم ڕانیە و سۆران و ڕەوان دزولەوانەش هەمووی بەشداری کرد پێم وتی لە هەر 4 پارچەی کوردستانەوە بەشداریمانە بوو ئێمە بە تەنیا بۆ بادینان و زمانی کرمانجیەکان ئەمانە بە تەنیا لیژنەیەکی جیاوازمان هەیە یعنی لیژنەی ئەوان جیاوازە ئەوانش لێ وەکو چۆن بڵێنی و فستیڤالێکە لێوێ بەشداری خۆیان بە تایبەتەکرێن ئەم ساڵ خۆشبەختانە شێوەزاری تریشی تیا بوو یعنی شێوەزاری کەلهۆریمان هەیە هەورامیمان هەیە ئەمانش بەشداری تیاکرابوو بۆ شێوەزارانە جیاوازێکی لەگەڵ ساڵانی ڕابردووە تەنها زۆری ژمارەکانی کە بەشدار بوون یاخود شێوەزارێک کە بەشدار نەبوو لە ساڵانی ڕابردووە بۆ ئەم ساڵ بەشدار ئەم ساڵ بەشدار بۆ تایە میوانمان هەیە تەبعاً بۆ بەشدار بوو بۆ تەوەرەکە 12 توێژەرمان هەیە لە فارس و تورک و عەرەب و کوردی هەر 4 پارچەی کوردستانیش ئەوانە بەشدارە بن لەگەڵمانە و بێجگەلەوە کە میوانی نێودەوڵەتی ترمان هەیە شاعر لە نەمسا لە سوید لە بروکسل لە ئەرمێنیا ئەوانەی بیرمە لە وڵاتانی عەرەبی لە لوبنان لە تونس لە جەزائر لە مەسر کە میوانمان هەیە لە وڵاتانە و کوتم وەک جگە لە هەر 4 پارچەی کوردستان و پرۆگرامەکە چۆنە تاکو ئێستا ئامادەکاریەکان دەستی پێ کردووە چۆن ڕۆژەوە ئامادەکاریەکان دەستی پێ کردو و بە ئیش خۆمان خەریکی نەتا ئەو کاتێک کە بڵێن ڕۆژی فستیڤال وردە بە هەنگاو خەریکن ئەتوانین پلانی ڕۆژی فستیڤال بزانین چتەوەرێک یان ئاراستەیەکی دیاریکراوتان هەیە کە لە ڕۆژی فستیڤال لەسەری بڕۆن باشە من ئەکرێەوە پێڵمەوانێ بۆی مفاجئ بێنی وە کاتی دیاری باسی نەکەم بەڵام ئەوەی کە ئەڵێم کێمە پێشبڕکێکەمان هەیە بەگشتی و افتتاحی سیرەمۆنیەکەمان هەیە کە چەندین چالاکی هونەری جۆراوجۆر لە خۆگرێ پێشانگایەکی شێوەکاری نێودەوڵەتیمان هەیە ئەم ساڵ کە جیاواز لە ساڵەکانی تر ساڵانی تر لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بوو ئەم ساڵ نێودەوڵەتیە لە وڵاتی ئیتالیا و قوبڕس و وڵاتانی ترەوە هونەرمەندی شێوەکار بەشداری تیا ئەکەن و لە تونسیش هەروەها لە قەتار هونەرمەندی شێوەکار بەشدارە بێ جگە لە معرەزی کتێبمان هەیە پێشانگای کتێب کە دار نەشر عێراقی و عەرەبی و کتێبەکان بە زمانی ئینگلیزی و فارسی و کوردی و عەرەبی هەمانە ئەو بەگشتی بەرنامەکەەوە باسەکەم یعنی نامێ بچمە تەفاسیلەکان بە مفاجئ بێ ئینجا ئەوەی کە ئەمە بێڵام کە لە دوایەوە پێشانگایەکی کاری دەستیمان هەیە و کە بەردەوام بۆ هاوکاری ژنانە ئەوانەی کە ئیشی دەستەکەن کاری دەستەکەن کارەکانی خۆیان ئێمە ببێ بەرامبەر ئەویان بۆکەین بۆی هەلێکی کاریان بۆ بدۆزینەوە بۆ ژنانی کە خاوەن بەهرەیەکن کە ئەتوانشتی کولتوری کوردەواری لەوێ بازارێکیان بۆ دروستەکەین ئەوەشمان هەر بەردەوامە جگە لەوتم چالاکی هونەری موزیکمان هەیە و گۆرانیمان هەیە و شعر خوێندنەوەمان هەیە دەستان خۆش بێت پێوەرەکان چی بوون پێوەرەکان جیاواز بنە ساڵانی ڕابردوو بۆ هەڵبژاردننی ئەو کەسانی کە بەشدارە بن لە فستیڤالەکە پێوەرمان هەیە بۆ هین ئێمە بۆ منافەسەکە بۆ پێشبڕکێکە هەمان مەرجەکانی ساڵانی پێشوو هیچ گۆڕانکاریمان لەسەر نەکردبوو بەڵام پێوەری بابەت وەرگرتنەکانمان هەیە بۆ ئەوانەی کە پانێڵەکانمان پێوەرەکانمان هەوەی کە پابند بێ بە ناونیشانی پانێڵەکەەوە ئەو کەسانە پسپۆر بن لەو بوارەیە کە پانێڵەکەمان ئیشی لەسەرەکەین کەسانەکان پسپۆری وردبن و بتوانن پسپۆریان هەبێ شارەزاییان هەبێ لەو بوارەیە ئەزمونێکی زۆریان هەیە بۆ قسەی لەسەرکەن و بێ بە شێوازێکی ئاڵوگۆڕی فکری لە ناو نووسەرانی ئێمەشا بۆی زیاتر بیرڕاکان دەوڵەمەندترکەین باشە من نامێ بە بچینە وردەکاریەوە بەڵام هیچ بابەتێکی سەرنجڕاکێش هیچ بەرهەمێکی سەرنجڕاکێش
هیچ نووسەرێکی تایە کە سەرنجی بەڕێستی ڕاکێشا بێت لەم خولەی فیستیڤاڵەکە یا بەشدار بن؟ هەڵبەتە میوانی زۆر تایبەتمان هەیە، نامێ لێ سەعلانی کەم حەزەکەم میوانەکان بکەوێتەوە پاچەوە، بەڵام من ئەمەی کە باسم کرد یعنی ئێمە چەند ساڵانی ترەوەی کە جیاواز لە ئەم ساڵانی تر ئێمە دایمە چیرۆکمان ببورەندە شعرمان هەبوو کە ئیعلانمانە کرد. ئەم ساڵ 11مان داناوە، 11کە لەبەرەوە بوو کە ئاماژەم پێە شێوەزارێکی تر. ئێمە ئەم ساڵ خۆشبەختانە چەندین بابەتمان هەبوو بە شێوەزاری هەورامی. ئەمە خۆشبەختانە ئێمە لیژنەیەکی ترمان دروست کرد بۆیان و یەکێک لەوانە کەوتنە چوونە ناو پێشبڕکێکەوە. ئەمە بۆیە 11 جاران شعرمان هەڵەبژارد، ئەم ساڵ 11ە. هەروەها لێکۆڵینەوەکان ئێمە دایمەن 6 لێکۆڵینەوەمان هەبوو، ئەم ساڵ 7 هەڵبژێراوە لەبەرەوەی لێکۆڵینەوەکان لە ئاستێکی زۆر بەرز و زۆر باشا بوون. ئەو لیژنە بەڕێزانی کە هی هەڵسەنگاندنەکەن پێیان ڕاگەیاندین کە پێویستە کات زیایی کەنجکە بە حەقیان نەخۆین توێژینەوەکان زۆر لە ئاستێکی بەرزان، ئەمە باشترینەکانن تەبعاً لێیان هەڵبژێراوە، هەمویان توێژینەوەی باش بوون، بەڵام باشترینەکان بە پێی ڕای لیژنەکان ئێمە ئێستاکە ئەم بابەتانە و ئەم ناوانەمان ئەلان کردو، هەڵبەتە بە فلتەری لیژنەیان ڕۆشتون. هەر یەکێک لەمانە لە چیرۆک لە شعر لە لێکۆڵینەوە 3 کەس هەڵسەنگاندنی بۆ کردو، بەڵام ئێمە جگەلەوە لیژنەیەکمان بۆ زمانی بادینانیش هەبوو بە شێوەزاری بادینانی و بۆ هەروەها شێوەزاری هەورامی لیژنەیەکی تر خۆشبەختانەیەکێکیان دەرچێتە ناو پێشبڕکێکەوە. دەستە خۆش بێت وەکو پرسیاری کۆتاییم ڕۆڵی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژم پێ بڵێیت لە ناساندنی زیاتری ئەدەب و کەلتوری کوردی بە جیهان، و لەگەڵ ئەوەشە پەیامی کۆتاییتم بیت یا باسی شتێکم بکەیت کە پێت خۆش بێ باسی کەیت و باسمان نەکردەوە. بەڵێ هەڵبەتە فێستیڤاڵی گەلاوێژ ئەو فێستیڤاڵەیە کە ئەتوانێ بڵێن پردێکە کللتور بۆ شارەزابوون لە کولتوری کورد، لە ناساندن، لە گفتوگۆ، ئەو پەیوەندیە بە جیهانی دەرەوە و هەروەها جیهانی دەرۆشت بە هەرێمی کوردستان. ئەمە خۆی لە خۆیە یەکێکە لە شتەجانەکانی هەموو فێستیڤاڵ و کۆنفرانسێک، هەڵبەتە یەکێک لە ئامانجەکانی دروستکردنی ئەو پردی پەیوەندیە لە نێوان نووسەران و ڕووناکبیران و ئاشنابوون بە کولتوری یەکتری و شارەزابوون و دروستکردنی ئەو گفتوگۆیە و کە ئاسۆکان فراوانترە، کابینینەکان جوانتر لە نزیکەوە لە یەکتر ئەزانیان. ئێمە هەنێ نووسەرمان لە وڵاتانی تر داوا کرد کە شارەزاییان بەرامبەر بە کولتوری کورد نەبووە، پێچوانەوە کە هاتوون و بینیوانە کورد ئەمەندە دەوڵەمەنە کولتوری، ئەمەندە جوانە کولتوری لە ئەدەب و لە فەرهەنگ و لە هەموو بوارە ڕووناکبیرەکانە، یعنی خۆشبەختانە بە چۆنمی هەگبەیەکی پڕەوە ئەڕواتەوە شارەکەی خۆی باس لە کوردەکە. ئەمە بۆ ئێمە ناساندنی کولتوری کوردە بە دنیای کتر. من ئەمەوێت لە سەبقێکی سەحەفی بەم بە کورسات کە هێشتا لە خۆمان لە پەیجەکەی خۆشمان بڵاومان نەکردوێتەوە، ئەمە بڵێن فێستیڤاڵی گەلاوێژ لە ڕۆژی 20 21 22 11 دەست پێکات. ئەمە هێشتا بڵاو نەکراوەتەوە و لە کورسات مەگەزینەوە بۆ یەکەم جار ئەمە ئاشکراکرێت کە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە 20 21 و 22 11 دەست خۆش دکتۆرە، زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ کاتی بێمە بەخشی. سپاس بۆ ئێوەش.